نووسراوێکی لیژنەی باڵای جێبەجێکردنی مادەی 140 کە ئاراستەی وەزارەتی کشتتوکاڵی عێراقی کردووە بۆ مامەڵە نەکردن بە گرێبەستەکانی تەعریبەوە بە هەنگاوێک بۆ جێبەجێکردنی مادەی 140 ناو دەبرێت. هاتوومەتە خێوەتی مانگرتوانی جوتیارانی تۆپزاوە ئەوان گەشتبینن بە هەر بڕیارێک دژی تەعریب، بەڵام داواکاری و خواستی ئەم جوتیارانە بە یەکجاری هەڵوەشانەوەی بڕیارەکانی تەعریبە. لە کەرکووک دوو بڕیار هەیە، بڕیاری ئیتفاق هەیە، ئیستیملاک هەیە. دەستیان خۆش بێ شتێکی زۆر باشە، چونکە زەوەیەکی زۆر کورد و تورکمان شوم و لەکە ئەمە و نەجاتیانە بێ ئینشاڵڵا لە ئەو وەزعی خراپە، بەس ئەمێنێتەوە چی ئەمێنێتەوە زیاتر لە 300,000 دۆنەمی زەوی کورد و تورکمان. ئەمە ئەو قەرارە شوملی ناکات چونکە ئەوە ئیستیملاکە. لە 2012 ئەو بڕیارە درا بەڵام تەفعیل نەکرا. ئێستا ئەم بڕیارە ئەم کتاب نووسراوە هاتۆوە بۆ وزارەتی کشتتوکاڵ عیبرەت لە جێبەجێکردنی ئایا جێبەجێ ئەکرێ ناکرێ جارێ ئەبێت چاوەڕوان بین. ئایا زیراعی کەرکووک ئەو بڕیارە جێبەجێکە، مەحافەزە ئەو بڕیارە جێبەجێکە. خواست و داواکاری جوتیارانی ڕەسەنی کەرکووک هەڵوەشانەوەی کۆی بڕیارەکانی هەردوو لیژنەی باکوور و ئەنجومەنی سەرکردایەتی بەعسە کە بۆ داگیرکردنی نزیکەی ملیۆنێک دۆنم زەوی لە کەرکووک دەرکراون. قەزا و زراعی کەرکووک لەسەر ئەو بڕیارە ینی پابەند نابن و عەقدەکان نوێکەنەوە. ئێستا بینن لە زۆر شوێن جوتیارانی خاوەند عەقدەکان دێنە سەر جوتیارانی کورد بە زۆر ملیانێکیان بەهێز بە زەبری هێز زەویەکانیان پێچۆلەکەنی. ئێمە خەیمەکە لای نابین، ئەم خیوەتە ئەمێنێ حتا وڵامێکی ڕاستەقینەمان پێ نەڵێن لای نابین، چکە ئێمە متاڵبەی حەقی خۆمانەکەین. ئەوە نییە مەسەلەی ئەم وەڵا قسەیەک ئەو حبرێکی لەسەر وەرەقەیەک کە لێرە تەنفیزەکە فایدەی قیمەتی چییە؟ بە پێی بڕیاری ژمارە 29 ساڵی 2012 ئەنجومەنی وەزیرانی عێراق گرێبەستە کشتتوکاڵەکانی تەعریب هەڵوەشاونەتەوە دوای تێپەڕبوونی 11 ساڵ بەسەر دەرچوونی بڕیارەکە. خواستی جوتیارانە بڕیارەکە بە شێوەی کردەیی بخرێتە بواری جێبەجێکردنەوە و کابینەیەک لە دوایەکەکانی حکوومەت بڕیارەکە دوا نەخەن. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، گوندی تۆپزاوە، کەرکووک.